مامۆستا من لە مناڵیەوە کەسێک زۆر تۆڕەم ئێستا کە گەورە بوومە حەز ناکەم وابم هیچ ڕوقەیە هەیە هیچ ئاەتی هەیە بیخوێنم ئەو تۆڕەبوونم کەم بێتەوە چکە بەڕاستی کە تووڕە ئەبم نییە سەرم ژانەکە مەعیدەم ژانەکە گیانم ژانەکە دڵ بەرامبەرەکەم ئەشکێنم حەز ناکەم وابم ئێستا کە تووڕابم هەڵەسمێک سەر دەستنوێژ هەڵەگرم بەس هەر باش نابم یعنی کەمە بێتەوە بەس باش نابم. زۆر باشە. تەمەنت هەیە نییە؟ بەڵێ 23 ساڵە. 23 ساڵە. زەواجت کردووە؟ نەخێر. زۆر باشە. طبعا کچە شرینەکەم وەکو زانایان ئەفەرمون تووڕەی بەشێکە لە شێتێتی باشە بۆیە هەوڵدا بە هەموو شێوازێک فێری خۆ ڕاگری بە فێری ئارامی بە پێش ئەوەی تووڕە بیت بیر لە دەرئەنجامەکەی بکەرەوە. کاتێک بۆ نمونە دایکت لەگەڵ تا قساکات لەگەڵ ئەوەی کەوا قسەت لەگەڵاکات و دلێت تووڕابێت بیر لەوە بکەرەوە ئەگەر جوابی دایکت دەیتەوە یەکەم لە ڕووی یعنی لە ڕووی تاوانەوە چی تاوانێکت ئەگات و پاشان دڵی دایکت چەندێ ئەشکێ جاری یەکسەر بەزیاد بە مامۆستا من بۆ دایکم یعنی تووڕە نابم هەرچەند تووڕە بم مەسەن دەرئەچم لەو شوێنە. ئەمە نمونە بە نمونەیەمە باشە ڕەفیقێک لە هەر کەسێکە باشە یعنی سەیری دەرئەنجامەکەی کە یەکسەر کە کاتێک ئەو شتێک ئەڵێ و بە دڵی تۆ نییە یەکسەر بیرکەرەوە بڵێ باشە گەر من لی تووڕە بم برادەرەکەم لە دەسەدەم باشە دڵی ئەشکێنم باشە تاوانم ئەگات باشە دوای ئەوە ناشرین ئەبم دوای ئەوە ناتوانم بە لێبوردنش چاکی کەمەوە ئەنجاکە بیر لەوە بکەرەوە یعنی تۆ دوڕۆشر مستەقبەلە نەبێ زەواج کە یەبی بە دایک ئافرەتە بێ میهرەبان بێت پیا و بەتایبەت پیا و یعنی ئافرەتی تووڕەی قبول نییە ئافرەت هەموو ڕۆژێ تووڕە بێت و هەموو ڕۆژێ ئاش بکرێتەوە ڕەنگە تا مانگە 2 مانگ 3 مانگ ئەم پیاوە تەحەمولی تۆ بکات بەڵام جان پڕ بوو لێ ئەڕشێت بۆی ئەبێ باجەکەی بێ باجەکەی زۆر بە قورسێ دەیت بۆیە هەوڵدا خۆت هێور کەرەوە پیا و تووڕا بێ بە هەر حاڵی حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نصيحتي صحابەیەکی کرد فەرمووی ئەوسینی ئامۆژگاریم کە فەرمی لا تەغضب سێ جا دووبارەی کردەوە هەر سێ جارەکەوتی تووڕە مەبە چونکە ئەو پیاوە کە پرسیارەکەی کرد کەسێکی عەسەبی بوو باشترین دەرمان و چارەسەر بۆ ئەو لەو کاتەیە ئەوەیە تووڕەبوونەکەی خۆی نەیەڵێت باشە طبعا هەمومان بەشێکمان لە تووڕەبوون هەیە بۆی خۆی پەروەردگار باسی یەکێک لە صیفاتەکانی ئەهلی باشمان بۆکە ئەفەرمێ والکاظمین الغیظ والعافین عن الناس ئەوانەی کە ڕقی خۆیان نەخۆنەوە ڕقی خۆیان نەخۆن و یعنی چی یعنی لە دڵەوە ئازاری پێ ئەگات و ئەو شوێنە شوێنی ئەوەیە تووڕە بێت بەڵام ئەم دەری نابڕێ ئەیخواتەوە لە دڵی خۆیان ئەیهێڵێتەوە والعافین عن الناس لە خەڵکیش خۆشە بێت یعنی تۆ مامۆستایەکە بینی باشە ئیدارەی پۆلێکە دات ئەم پۆلە چل خوێنکاری تایە طبعا ئەم خوێنکارانە خۆ هەر چلیان وەکو ماستی مەیوانین هەمووی دابنیشێ وەکو مەڕ گوێر لێ ڕاگرێت تەڵەبەی وا هەیە چوختیە قسە ئەکات قسە فڕێدات فیکە لێدات قسە ئەکات یعنی تەلەبەمان هەیە یعنی بێئەدەبی زۆر گەورە ئەکات باشە ئەگەر ئەم مامۆستایە کۆنتڕۆڵی خۆی لە دەستدا هەموو ڕۆژێ ئەو کاتە نوقتەی زوعفی ئەم مامۆستایە ئەدۆزنەوە وا لەم مامۆستایە ئەکەن پۆلەکە چۆڵ کات و واز لەو مەکتەبەش بێنێت ئەسڵەن هەر واز لە مامۆستاییش بێنێت باشە تۆ سەیری ئەم هەموو سەیارەیەکە لە ناو شارە ئەگەر یەکێک هۆڕینی بۆ یەکێک لێدات ڕەماشی بۆ یەکێک لێدا ئەگەر ئەم جوابی بداتەوە چی ڕۆدا شەڕ ڕۆدا بەڵام ئەگەر ئەم جوابی هۆڕینەکەی ئەو بە سەلام جوابدایەوە داوای لێبوردنەکەمان ئاوا دەستێکی هەڵبڕی ئیشەکە بە سەلامەتی ئەڕوات بۆیە تووڕەبوون چارەسەر نییە تووڕەبوون دەردا ئەوەی کە لە زیندانەکان کەوتووە هەمووی بە هۆکاری چیەوە کەوتووە بە هۆکاری تووڕەبوونەوە لەو شوێنیایە باشە ئەوەی زەلامی کوشتووە ئەوەی کەوا فەزاحەتی زۆر گەورەی کردووە دڵی خەڵکی یەشانوە چەقۆی لە خەڵک داوە هەمووی دەرئەنجامی تووڕەبوونە بۆیە وریا بە تۆ ئافرەتی جوانترین ئافرەت ئەو ئافرەتەیە کە تووڕە نەبێت جوانترین ئافرەت ئەو ئافرەتەیە میهرەبانی لێ بچۆڕێت بۆیە هەوڵدە ئافرەتێکی میهرەبان بە هادئ بە ئارام بە لەسەرخۆ بە هەوڵدە بیر لە قسەکان بکەرەوە ئەنجا جواب بدەرەوە باشترین چارەسەر و دەرمان بۆ تۆ ئەوەیە بەرامبەرەکەت هەر قسەیەکی کرد بیری لێ بکەرەوە بەس ئەچێت نەبێ مامۆستا پرسیارە ئێستا من کە تووڕە ئەبم قسە ناکەم ئەیکەمە دڵمەوە وای لێ هاتۆ توش نەخۆشی شەقیقە بوومە ئەوەنە یعنی ئەیکەمە دڵمەوە قسە ناکەم نا زانی چۆنە جوابدانەوەی خەڵک یەکەم بۆ خۆی دەردە ئەمیسا هەر کەسێک بێ لەو ماکیە قسە بە من بڵێ و من قسەی پێ بڵێمەمانە هیچ بەرهەمێکی نابێت ئەسڵەن ئارامی و ئاسوودەیش لە دەسەدەم
بەرامبەرەکەم مەگە بۆ خۆی ناخی وابێ ئەگینا ئەوش ئارامی لە دەست ئەدات. بۆیە هیچ مەجلیسێک بە نیقاش و بە مجادلە و بە دەنگەدەنگ بەرەکەتی تیا نامێنێت. هەر مەجلیسێک نیقاش و دەنگەدەنگی تیابێ ئیلا ئەو خەڵکە دڵی تو نەبێ و تااقەتی ئەو مەجلیسەی نامێنێت. وەقەت ئاوەتە خواز نابێت جارێکی تر مەجلیسێکی وا دروست بێتەوە. بۆیە تۆ هەوڵدا ئاواش نابە و شێوەی کەوا تو ئەڵێیت ئیتر من هەر کەسێ قسەیەکی کرد هیچ ناڵێم. باشە تۆ بەرگری لە خۆت بکە، بەرگری لە خۆت بکە وەکو بەرگری، بەڵام پێویست ناکات دڵی خەڵک بڕەنجێنیت. زۆر سوپاس مامۆستا حەزێتم دا بەڵا بە قسەکانتەکەم. ئینشاءالله.